گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت. خۆشەویستانم سڵاو لە بەرنامەیەکی نوێی مروارەکانی غوربەتەوە لە وەرزێکی نوێیە دیسانەوە دەڵێنەوە سڵاو. پابلۆ پیکاسۆی هونەرمەند دەڵێ هەمووان نەزانین هونەر ڕاستی نییە، درۆیەکە و وامان لێ دەکات هەست بە ڕاستیەکان وە لە هەمان کاتیشدا دەڵێ هونەر تەپروتۆزی ژیانی ڕۆژانە لەسەر ڕۆح ڕادەماڵێ. بابزانین میوانی ئەمجاری بەرنامەی مروارەکانی غوربەت کێ بفەرمون. یەکێک لەو دەنکە مروواریانەی غوربەت کە چەندی ساڵە بەهێمنی و لەسەرخۆ لە خاکی غەریبان دەدرەوشێتەوە بێ هیچ پیادا هەڵدانێک. گەنجێکی کوردە لە ڕۆژهەڵاتەوە وەک خۆرێک پرشنگی داوەتەوە، ئەویش کاوە شێخە. کاوە شێخ کاوە کوڕی فاتح شێخ ئەلئیسلامە. ساڵی 1972 لە بنەماڵەیەکی سیاسی و هونەری و ئەدەبی لەدایک بووە. دەنکە مروارێکەمان نەوەی شێخ ئەلئیسلامە، کەسایەتیەکی ئاینی و کورتپەروەر و تێکڕای بنەماڵەکەی تێکەڵی خەباتی شۆڕشگێڕانە و چالاکی ئەدەبی و سیاسی بوون. خوێندنی کۆنسەرواتواری میوزیک و ئەندازیاری دەنگ و ڕاگەیاندن و پەروەردە و دەروونناسی کۆمەڵگای تەواو کردووە و لە ماوەی 35 ساڵی ڕابردوودا بەرهەمهێنەری سەدان کاری هونەری بووە و خاوەنی مێژوویەکی پڕ لە داهێنان و نوێگەریە. لە بواری ڕاگەیاندندا لە کوردستان وەکو دامەزرێنەر و بەڕێوەبەری ڕادیۆ، بەڕێوەبەری هونەری و تەکنیکی و بەرهەمهێنان و ئەنجومەنی بەڕێوەبەرایەتی تیڤی کاری کردووە. هەروەها وەکو مامۆستاش لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی هونەرە جوانەکان لە شاری هەولێر وانەی وتوەتەوە. کاوە شێخ لە ستۆدیۆ گەورە جیهانیەکاندا لە ئەوروپا و ئەمریکا وەکو میوزیک پرۆدیوسەر کاری کردووە. خاوەنی چەندین لێکۆڵینەوەیە لە بوارەکانی تیۆری میوزیک، مێشکی منداڵ، نەخۆشیە دەرونیەکان و داڕمانی فەرهەنگی و کۆمەڵایەتی. شایانی باسە کاوە شێخ لە پێگەیاندن و هاوکاریکردن لەگەڵ هونەرمەندانی کورد و بیانی دەورێکی باڵای هەبووە. بەنمونە هونەرمەندان ناسری ڕەزازی، شەبان پەروەر، نەجمەی غولامی، مەرزیە، لەیلای فەریقی، میکایل، جوان حاجۆ، زیاد ئەسعەد، ئەحمەد کایە، موعین ئەسفەهانی، ئومێد سوڵتانی و زۆرێکی تر. بە خۆشحاڵیەوە بۆ جاری دووەم هونەرمەند و موزیسیان کاوە شێخ میوانی بەرنامەی مروارەکانی غوربەتە. کاکاوەگیان سڵاو، بە تەندروستی بەڕێستان و خانەوادەتان دەپرسین، هیوادارم هەر ساڵ و سەلامەت بن. بەڵێ ئەمەل خان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دیسان، زۆر سڵاو ڕێزم هەیە بۆ خۆت و بۆ بینەرانت، زۆر سپاس بۆ بەرنامەکەت، زۆر خۆشحاڵم کە جارێکی تر توانیمان بینەوە بەرنامە بکەینەوە دیسان. من خۆشحاڵتر، زۆر سپاس. ئەتوانم بپرسم لە کاکاوە شێخ، کاوە شێخ تەنها وەکو ژەنیار دەرکەوتووە یاخود دابشکردنی مۆسیقات کردەوە یاخود ئاوازت بۆ کەس داناوە؟ بەڵێ من تقریبا 12 ساڵ لە بیدایەتی لە ئەخیری هەشتاکانەوە تا ساڵی 2000 وەمانە هەرسێکی ئیشەکەم کردو، هەم ژەنیار بووم، هەم کاری موزیکم کردووە، ئارانژ و تەوزیعات و مانە تەنزیم، هەم ئاوازدانەریش بووم. تقریبا نزیکی 200 بەرهەمیشم هەیە لەگەڵ هونەرمەندان کە تۆمارمان کردووە. ببەخشن کاکاویان، بێگومان بۆیە ئەو پرسیارم کرد لە سەرەتادا لەبەر ئەوەی باس و خواسی بەرنامەی ئەم جاری مروارەکانی غوربەت لێوان لێو دەبێت لەو جۆرە باسانە، هەر بێگومان ئەوەی کاوە شێخ و ناسێ لە نزیکەوە دەزانێت چ گەنجینەیەکی جوانی هونەرە،
هەر پێم خۆش بوو ئەوەی بۆ یەکەمین جار کاوە شێخ بەناسێ با بزانێ چه کەسێکی شیاومان بۆ بەرنامەکە بانکێش کردووە. دووبارە سێبارە بەخێر بێ باندیەی ئێمە خۆشحاڵ بوون بۆ جاری دووەم لە بەرنامەکەدا ئامادەیتان هەیە. زۆر سپاس بۆ وەڵامەکەت. وەک کەسێکی بە ئەزموونی بوارەکە ئەتوانم بپرسم ئەلمنتەکانی گۆرانی کوردی چین؟ بەڵێ ئەگەر ئێمە بەحسی ئێلمنتی گۆرانی کوردی بکەین یعنی یا موزیکی کوردی بکەین ئەبێ بڕۆین بزانین ئێلمنتی موزیک بەعام لە هەموو دنیا ئێلمنتەکانی چییە. ئێنجا گۆرانی و موزیکی کوردیش ئەکەوێتە یعنی بەشێکە لەو شتە عالەمیە. ئێلمنتی موزیک بەعام بچووکترین ئێلمنتی کە دەست پێەکەی ساوندە یعنی دەنگە. ئەو دەنگەی کە دێ کە ئەو دەنگە بریتە لە تۆنێک لەگەڵ ئەو تۆنانەی ترکە لەگەڵی دێ کە پێڵێن ئۆڤرتۆن لەگەڵ ئەو تیمبرەیە کە هەیەی بڵێن ئەو حاڵەتەی کە حاڵەتی تۆنی دەنگەکە کە هەیە ئێستا دەنگی چ ئامێرێکە یەک تۆن بەعام کە بڵێن ڤالیۆمەکەی چەنە چزانە ئەمە بچووکترینێتی وەکو چۆن لە زمانە حرف بچووکترین ئەوەیە دوایی وشەی پێ دروستەکرێت دوایە ڕستەی پێ دروستەکرێت دوایەوە بەم شتە بچووکە ئێلمنتە بچووکە کە ناوی ساوندە بەمە کە ئینیتە لای یەکترەوە مێلۆدی دروستە بێت. مێلۆدی ئەو شتەیە کە تابعی گۆرانیەکە و مۆسیقاکە دەرەخا کە ئەمە چ نەوع مێلە چ جۆرە مێلۆدیەکە یعنی ئێلمنتی دووهەم مێلۆدیە. ئێلمنتی سێهەم ئەوەیە کە مێلۆدیانە کە لە لای یەکەوە دانێ مێلۆدیە بە چ پەیژەیەکە ئەڕاتە سەر دێتە خوارەوە ئەمە پێڵێن سکەیل کە یانەی مەقام کە ئەمە بە چ جۆرێک ئەڕاتوێتە خوارەوە ئەمە ئەبێ بە ئێلمنتی سێهەم چوارەم کە بڵێن سکێل و مەقامەکەیە. دوای ئەوەی کە مێلۆدیەک و مێلۆدیەکی ترکە ئەکەونە پاڵ یەکترەوە لە عینەن کاتە ئەمە پێڵێن هارمۆنی. ئەم دوو مێلۆدیە چۆن بەیەکەوە ڕۆن ئەبێ بە هارمۆنی ینی مێلۆدیەکان چۆنن لە عینەن کاتە ئەوەی کە مێلۆدیەکان چۆن لە ڕیتما بەیەکەوەن ئەمە پێڵێن کۆنتراپۆینت کە چۆنن لەگەڵ یەکترا لە ڕیتما کەی کامیان کەی دێت. دوایەوە خودی ڕیتم دێت کە ڕیتم چۆنە ئەمانە ئێلمنتەکانی ڕیتم ئایا 2/4 6/8 ئەمەش خۆی ئێلمنتێکی تری موزیکە کەمانە لە هەموزیکی کوردیش هەمووی هەیە لە موزیکی هەموو دنیا مشتەرەکە ئەم شتانە. اینجا دێتە سەر تێکسچر و ستایل و ژانرۆ ئەمانە یعنی چۆن تۆ چ ستایلێکت هەیە بڵێن سونەتیە ئارابسکە نازانم کوردیە فولکلۆرە چییە یا لە غەربیە جازە بلوزە ڕۆکە فانکە کامەیە اینجا ستایل و ژانرۆ ئێجا لە موسیقای کلاسیکە ستراکچری هەیە فۆرمی هەیە و سۆناتایە و سیمفۆنیە و چیە و فۆرمەکانێتی. دوایەوە بەشێکی تر لە مۆسیقا ئێکسپرێشنە یعنی ئەوەی کە تۆ چۆن ئەمە ئەڵێ چۆن بۆکو فارسیڵی ئیجرایەکە چۆن ئەمە دەرەبڕی ئایا بڵێن ئامێرێکی هەیە تونفوی پیاکەی هێواشوی پیاکەی ڤیبراتۆکەی گلیساندۆکەی چیەکەی ئەوە نیە چۆن بەرزوو نزمیەکانە ئەمە ئێکسپرێشن یعنی چۆن تۆ خۆت ئێکسپرێسەکەی خۆت دەرەبڕی. ئەمە بڵێن ئێلمنتەکانی موزیکی کوردیە. موزیکی کوردی گەورەترین ئێلمنتی کە لە هەمووی گرنگترە مەسەلەی ستایلەکەیەتی کە فولکلۆرە موزیکی کوردی موزیکێکی فولکلۆرە ئەمە لە هەموو بڵێن لە هەموو شتەکانی تر گرنگترە کە زۆر گرنگە کە ئەوە بپارێزرێت چونکە ئەوەی تر مۆرکەکەی ئێمە وەکو کورد ئەگەر باقی شتەکانی تری مشتەرەکە لەگەڵ موزیکی تری دنیا. باشە لێرە پرسیارێک خۆی فەرزەکات ئەمەیە پرسیارێک بکەم لەمەیانە لێرەدا ئایا ستایڵی سونەتی ئەتوانی شانازی پێ بکەم بڵێن ستایڵێکی کوردیە لەبەرەوەی هەندەی من شارەزابم و بیرم بێ لە دوای ڕاپەڕین لە ڕۆژهەڵاتەوە ستایڵێکمان وردە هاتە ناو باشوورەوە تێکەڵ و بە دنیای مۆسیقا و گۆرانی پێدەوترا سونەتی. ئایا سونەتی کوردیە شانازی پێ بکەین کورد بڵێ ئێمە ستایڵێکمان هەیە؟ بەڵێ پرسیارێکی جوانە بۆی کە بزانی کە سونەتی ئایا کوردی یا کوردی نییە ئەبێ بڕۆی بگەڕیتەوە بۆ دواوە بزانی سونەتی لەکوێوە هاتووە و ئاسە سونەتی معنای ناوەکەی چییە یعنی ناوەکەی جارێک کوردی نییە ناوەکەی عەرەبیە و فارسیش لە عەرەبیان وەرگرتووە و سونەتی یانی شتێکی ترادیشنەڵیان. ئەمە لە موزیکی بەڵێ وەکو قسەکەی خۆتەڵێ لە ڕۆژهەڵاتەوە هاتووە بۆ لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووە لەبەرچی لەبەرەوەی کە ڕۆژهەڵات هەیە لە هەموو شوێنێک لە دنیا ئەبێ بڕۆین بزانین کە سونەتی ئایا کوردیە یا کوردی نییە ئەبێ بڕۆین بزانین کە سونەتی
کوردستانی ڕۆژهەڵات لە دوای شۆڕشی ئێران لە ساڵی 1970 گۆڕانکاری بەسەر موزیکا هات. موزیکی ئەو کاتێ ئێران زۆرتر غەربی بوو، زۆرتر کلاسیکی ئێرانی بوو. بەڵام دوایی ئەمانە چونکە مەمنوع کرا، موزیکێک سەری هەڵدا کە ئەم موزیکە زۆرتر پەسەند دەکرا لەلایەن حکوومەتی ئێرانەوە، کە موزیکێکی ئەم سنەتیە بوو، کە ئەم سنەتیە پێشتریش هەبوو لە ئێران بەڵام زۆر باوی نەبوو. یعنی لە ئێرانی زمانی شا هەبوو بەڵام زۆر باوی نەبوو. ئەم سنەتیە چونکە موزیکەکانی تر هەمووی مەمنوع کرا، ئەم سنەتیە سەری هەڵدا. ئەم کەسانەی کە ئەم ئامێرە سنەتیان لێدا بڕێکیان کورد بوون و ئەم کوردانە چوونە تاران و ئەم مۆسیقایە چونکە ئیتر ئەوان لە مازیرە بوون و حکوومەتەکەش ئیحتیمامی بە مۆسیقایەدا، مۆسیقا گەورە بوو، هەموو ئێرانی داگیر کرد. لە ئێرانی کە داگیر کرد، ڕۆژهەڵاتی کوردستانیشی داگیر کرد ئەم مۆسیقایە و ئەم مۆسیقایە لەوێشەوە هات بۆ باشوور. ئەم موزیکە گە بڕۆیتە دواوە ئەبینی موزیکی قاجارە، هی زمانی قاجاری ئێرانە، موزیکێکە کە خۆی لە ئازەریەوە هاتە، چونکە ئازەریەکان خۆیان وەختی خۆی حکوومەتی قاجار و ئەمانە ئازەریەکان حکمیان یعنی زۆر بەقووەت بوون، مۆسیقاکانیشیان بەقووەت بووە. یعنی تۆ تەماشاکەی ئامێرەکانیان تار و ئەم شتانە هەمووی ئازەری، چەهچەهی کە لێدەن لە مۆسیقای سنەتی بە لە گۆرانی وتنە ئەمە هەمووی ئازەریە. ئەزەنگەران موزیکی فارسی هیچ کامی هیچ منتەقەیەکی تری ئێران چەهچەهی هەرتیانی. ئەم مۆسیقایە کە هاتووە لە قاجارەوە، لە ئازەریەکانەوە هاتووە، چۆتە ناو حکوومەتی ئێران لە قاجار 150 ساڵەوە پێش. دوایی لەوێ هاتووە وردە وردە هەبوو. لە دوای شۆڕشی ئێران ئەمە لە ئێران دروست بوو، ئەمە موزیکێکی ئێرانیە، حتا ئێرانیش نییە، ئەمە موزیکێکی ئازەریە قاجاریە، هاتۆتە ناو ئەوە بە بۆنەی شۆڕشی ئێرانەوە پەرەی پێدراوە، هاتۆتە ناو کوردستانی ڕۆژهەڵات، لە کوردستانی ڕۆژهەڵات هاتە ناو کوردستانی باشوور. هیچ ڕەبتێکی بە کوردیەوە نییە، هیچ حاڵەتێکی کوردی نییە. ئەگەر بمانە بچینە ناو حاڵەتە عیلمیەکەش توانین بەحسیکەین، بەڵام پێم وابێ ئەو بەرنامەیەکی وێ بەتەنیا کە بەحسی ئەوە بکەیت کە بۆچی مۆسیقای سنەتی هیچ ڕەبتێکی بە کوردیەوە نییە، هیچ حاڵەتێکی کوردی نییە، هەمووی موزیکی ئازەریە، حتا فارسیش نییە. بۆ چاوڕوونی هەر هیوادارم ئەو هونەرمەندە بە ڕێزانی گوێمان لێگرن پێش بەرنامەکە لەگەڵ کاکاوای ئەم پرسیارەمان باس کرد، وتی هەڵبەتە ئەم خەیتە کێشەیەک لەگەڵ هونەرمەندانەوە نەخێر، ئێمە دەمانەوێت چاوڕوونیەک لەم بۆ مۆسیقای کوردی بکەین، با بزانین خاوەنی چین، خاوەنی چینین، چیمان وەرگرتووە، چیمان دەستکاری کردووە. ئەمە تەنها چاوڕوونیەکە، هیچی تر. تکایە هیچ هونەرمەندێک هیچ بەڕێزێک کە گوێمان لێگرێ وا نەزانێ ئێمە تەشهیر بۆ هونەرمەنداکەین لەبەرەوەی بەداخەوە ببوورە بۆ ئەم ڕوونکردنەوەی کاکاوە کە دەیدەم، چونکە لەگەڵ ڕێزمان هەنێ هونەرمەند هەیە کە باسی مۆسیقای کلاسیکەکەی ئەڵێ من حەزم لە کلاسیک نییە، وا هەستەکە ئەڵێ تەشهیر بە هونەرمەندە ئەەکەی لە سێبەری هونەرێکەوە یە دژاتی دەکا، وازانێت تۆ دژاتی ئەوەکەی. کاکەگیان من ئەڵم حەزم لە ستایلی سنەتی نییە، بۆ نمونە حەزم لە کلاسیک نییە، حەزم لە پۆپنی، حەزم لە ڕۆکنی، ئەمەیە من بەڵکو تەشهیرم بە هیچ هونەرمەندێک نەکردو. هەر تکایە ئەوەی گوێمان لێگرێ بۆی بەرنامەکەی ئێمە نەبێتە کێشەیەک، هەم بۆ منیش هەم بۆ بەڕێز کاکاوە. من هەر لە بیدایەتی دەستپێکردنی ئیشەکانمەوە برادێکمان هەبوونای لەگەڵ ئیشی تەوزیعاتیە کرد، سنەتی بوو. هەر لە بیدایەتی دەستپێکردنی ئیشەکانی منەوە ئەویش و بەدەیان کەسی تریش کە لە ئەوروپا و کاتە بوون، چکە عازب کەم بوو لەوێ، و لەگەڵ هونەرمەندەکان بە منیانەوە موزیکی تۆ، کاری تۆ وان کوردیاران بوون، یان یەکبار مەسرەف بن. یەکبار مەسرەف ئەو هینانە هەیە، ئەوەی دیسپۆزبل کە کەوچک و چەتاڵ و شتێک دەستپۆز یەک جارێک و دوای فڕێدی. ئەمە ئەم مستەلاحیان بەکارهێنا بۆ موزیکەکانی من، یان موزیکی تۆ یەکبار مەسرەفە، تۆ گەنجە و کاتە من 18 ساڵم بوو. ئەو شتێکە ئایرۆنیکە ئەوەیە کە ئێستا من ماوەی لەو پێش ئەم کاکدی وەم جەماعەتەم دیەوە، جا ئەوان لە نەوەدەکان خۆش مەجموعەیە ئالبۆمیان کرد بۆ ئەم خەڵکانە، هیچ کامی مەشهور نەبوو. دوای 30 ساڵ من ئەمانەم دیەوە، وتم لەبیرتانە بە منتانەوە موزیکی تۆ دیسپۆزبڵە یەکبار مەسرەفە، کەچی موزیکەکانی ئەوە هیچ کامی نەماوەتەوە، بەڵام موزیکەکانی من هەمووی ماوەتەوە، نەک یەکبار مەسرەف، بە هەزاران بار مەسرەف کراوە هەر ماوەتەوە. یعنی لەوە ئێوە هەڵە بوون پێداچوونەوەیەکی بیرروبۆچوونی خۆتان بکەن، چونکە ئێوە موزیکی سنەتی کارەکەن، پێتان وایە هەر شتێک سنەتی نەبوو ئیتر یەکبار مەسرەفە. ئەمە خستمەوەیە مامۆستاکان زۆر جار هەڵا ئەکەن لەسەر مامۆستایەتی خۆیان، لەسەر ڕێبازێکی هەڵا
مامۆستایە بڵێ بەڵام لەسەر ڕێبازێکی هەڵە مامۆستایە ئەمە زەرەرە بۆ میلەتەکە من حەقم بەسەر مامۆستاوی مامۆستا خۆی معاشی خۆی وەردێ و تەقاعودی خۆی وەردێ و ڕسمی لەگەڵا بگرن و 4-16 دانە بندیوار معاشی بێ من حەق بۆ نییە بەڵام میلەتەکە گومڕاه و سەرگەردان مەکەن میلەتەکە پێویستە گەنجەکە شتی علمی فێر بێ شتی مۆدێرن فێر بێ من ئەوەی ئەم بەرنامەیە تۆم پێخۆشە کە تۆ احتمام بدەی بە شتی مۆدێرن جاز و بلوز و ئەمریکا هیچ کەسێکی تر نایە بەحسی جاز و بلوز هەمووی بەحسی کلاسیک کە زۆر بڕۆن ئیتر بەحسی شتێکی تر ناکەن کوردی کلاسیک عەرەبێسک عەرەبی سونەتی وە کلاسیک لەو چوارچێوە ئەسوڕێنەوە ئەوانە هەمووی خراپە هەمووی زەرەرە بۆ میلەتی ئەمە باشە کاکاوە هونەری کۆپیت پێ باشە گەر باشە یاخود خراپە باشی خراپەکەی بزانین بەڵام بیری محەممەدی ماملێ و حەسەن زیرەکمان بیر نەچێت کە ئەوانی کە لەو هونەرمەندانی هەمیشە باسەکردنەڵ هەنێ لە هونەرمەندە تازەکانەڵێن ئەی بۆ ئەوان گۆرانیان هێناوە کورداندویانە و بە ماڵێن چی هونەری کۆپی باشە یا خراپە هونەری کۆپی زۆر خراپە هیچ باش نییە هونەری کۆپی وەکو ئەوە وایە کەسێک بڕوا بە دیار کرێکارێکەوە ڕاوەستێ ڕۆژێکە تا ئێوارە ڕاوەستێ و کرێکارە حەماڵێکە بکە و عەرەبانەکە ڕاکێشێ و بەردەکان دانێ و دیوارەکە دروستکە لە ئاخیرەوە کە دروستی کرد بێ پارەکەی وەرگێ حەقی ئەو ڕۆژەی تۆ بڕێ بڵێت زەحمە نەبێ بڕۆ بۆ لاو من پارەکە وەرەگرم تۆ ڕاوەستایی بە دیاوی هیچ نەعەزێتە کێشاوە هیچ شتێکە نەکردو هونەری کۆپی ئاوایە یەکێکی تر ئەڕوا مێشکی خاتە ئیش ئیبداعی خاتە ئیش کریێتیڤیتی خاتە ئیش داهێنانەکە شتێک دروستەکە ئەم شتە ئەبێ بە ئەو شتێکە پێڵێن intellectual property ئەم کەسە یعنی مولکی هزری و مێشکی ئەو کەسە دانیشتووە عەزێتی کێشاوە ئەم شتەی دروست کردووە ئەم مێلۆدیەی دروست کردووە یا ئەم تەوزیعاتەی دروست کردووە ئەمە کەسێکی تر عەزێتەکەی کێشاوە من دانیشم لە ماڵی خۆم تەمەڵ بم تاقەتم نەبێ یا هیچ ئیبداعێکم نەبێ دانیشم ڕاوەستمە تا ئەو دروستێکە دوایی بڕۆم هینەکەی ئەو بدزم بیهێنم بە ناوی خۆمەوە بڵاویکەمەوە یا حتا ئەگە بە ناوی ئەوە بڵاویکەمە خۆم تاقەتم نەبێ مێلۆدی دابنێم ئاواز دابنێم ئەمە بەتایبەت ئەگەر ئەمە هی میلەتانێک بێ کە ئەم میلەتانە بە هەموو هەوڵێکی تریان هەیە کە ئەوەیە کە یانوێ ئایدەنتیتی و ناسنامەی ئێمە بسڕنەوە تۆ بچی ئەوانە بێنی بیدەیت بە ینی بیدەی بە گوێی جیلی تازەی خۆتە وایان لێ بکەی کام کەسانە سەریان لێ تێک بچێ نەزانن موزیکی کوردی کامەیە موزیکی فارسی کامەیە عەرەبی کامەیە تورکی کامەیە ئەمانە هەمووی تێکەڵ پێکەڵ بێبەیەکەوە تۆ ناسنامەی نیشتیمانی نەتەوەیەکە خۆت بەوە لەدەست ئەدەی بۆیە هونەری کۆپی خراپە ئەگەر ناکۆ کۆپی شتێکی عەجایب نییە دزیەکەی خەڵقێکا لەم لاولۆرە بەڵام خۆی لە ئەسڵا شەرعیەن و قانونیان هەر شتێکی غەڵەتە ئەخلاقیان شتێکی غەڵەتە بەڵام لەم حاڵەتە بۆ ئێمە ئەفو ببوورە باشە ئێمە باسی هونەرمەند حەسەن زیرەکەین هونەرمەند محەممەدی ماملێ بکەین کە ئەوانیش کارەکانیان هێناوە و بە هەمان شێوە وەریان گرتو و کورداندویانە ئەمە لەلایەک باشە ئەم قاڵبە سەمفۆنی و ئەم هینانە کە کراوە کە بڵێن لە جیهانیە ئەم معلوماتی کە پێشترم ئەلمەنتانی پێشتر باسمان کرۆ هەڵبەت هەر لەغەر بۆ وەرمان گرتو هێناومانە ئێمە کورداندومانە ئەی بڕواناکەم ئەوانە ببێتە قاڵبێکی دزیەوە یاخود چۆنەڵێ ئەمە تەنها وەرگرتنێکە و لاساییکردنەوەی بۆی ئێمەش خۆمان فێربین وایە آخر بڵێ دوو جۆر هەیە یەکێکەوەی کە تۆ ستایلی شتێک وەرگری ستایلەکەی وەرگری بڵێ تابعەکەی وەرگری و خۆت مێلۆدی من بەحسی دزیەکە کەڕێ بەحسی مێلۆدیە بەحسی کۆمپۆزیشنە ینی مێلۆدیە کە تۆ چەندانە لەو ئێلێمنتانەی کە بەحسمان کرد ریزێکی بەدوایەکە ئەما بێ بە مێلۆدیە بێ بە موتیڤێک ئێستا ئەم موتیڤە یا ئەم مێلۆدیە تابعەکەی چۆنە تۆ تابع ئەتوانی وەرگری بڵێن ئینسپیرەیشنی لێ وەرگری مشکلە نییە لە تابع وەرگری حتا ئەگەر تۆ ئەو کەسانەی کە مێلۆدیەکی خۆی دانێ دوای حەزی لێ بە تابعێکی تر بیڵێ بە هەر شتێ بەتایبەت ئەوانەی کە جیهانین ئەوانەی جیهانین هەمووی هەر تەقلیدی یەکترە بەڵام تابعەکان بەحسی مێلۆدیەکەی نەستا مێلۆدی دزیە مێلۆدی ئەگەر تۆ خۆت داینەنێ ئەچێتە قاڵبی دزیەوە بەڵام تابع وەرگرتن کە تۆ بڵێ من ئەم مێلۆدیەکە هی خۆم دامناوە ئەمێ بەم تابعە تەوزیعاتی بکەم و مۆزوعێکی جیاوازە تابع وەرگرتن شتێکی ترە بڕێ کەس هەیە خۆ مۆسیقای کلاسیک خۆهی هەموو دنیا بووی بەتایبەت لە غەربە هەموو وڵاتەکان مۆسیقای کلاسیکیان هەبوو لەسەر ئەو تابعە تەوزیعاتیانەکە بەڵام کابرای
کە بڵێن کمپۆزیشنیە کرد کمپۆزیشنەکەی خۆی بوو بەڵام لەسەر تابعی کلاسیکی کرد ئەوە 400-500 ساڵ ئەمەیان کردووە ئەگەر لەناو کوردیشا یەکێک بێ بە تابعی کلاسیک بیکا خۆ قەشێکە زۆر باشە بەڵام بە شەرتێ ملۆدیەکەی خۆی بێ بەحسی ملۆدیەکەی ئێستا بەحسی تابع ناکەین تابع مۆزوعێکی ترە ینی ستایل و ژانر شتێکی ترە باشە ئاوازدانەری کورد توانای ئاوازدانانی نییە یاخود لە گوێگری باش بێ هیوان و ئاسی ڕۆشنبیری گوێگر نەزمەکاکەوە هەردووکی ئەمن پێم وایە هەردووکێتی ئاوازدانەری کوردۆک و پێشتری ژوتم تۆزێک حاڵەتێکی تەمەڵی یا بێ ئیبداعی یا ئەوەی کە تااقەتی نییە یا ئیبداعەکەی تیان نییە ئەمە هەیە بۆیە زۆر بە ئاسانتری ئەزانن کە خۆیاندانە نیشن ئەزیێت بکێشن ملۆدی دابنێن بڕۆن لە جگای تر وەریگرن شتێکە حازرە و دروست کراوە و نەجاحەتی هێناوە و دیارە بڵێن ئیمتیحانی خۆی داوە ئەوە دەهێنن زۆر بە ئاسانی وەریگرن و ئیتر ینی تەمەڵیەکەن لەو شتە یا تەمەڵەن یا ئەوەیەکە ئیبداعیان نییە ئاوازدانەری کورد لەگەڵ ڕێزما بۆ هەمویان دووهەم شت کە زۆر گرنگترە لەوە کە من پێم وایە ئەوە کێشەی ئەسڵیە کێشەی سەرەکی ئەوەیە ئەوەش ئەوەیە کە فەرهەنگی گوێگرتنی موزیکی ئێمە فەرهەنگی جمهورەکەمان فەرهەنگێکە ئێستا وای لێ هاتۆ کە ئەوەنە نزم بۆتەوە کە هاتۆتە ئاستێک کە ئیتر هەمووی بووە بە شتی ساعتی و 2 ساعتی و موسمێک و هەفتەیەک و شتێک زۆر زۆر ڕووکەشی و سەطحی و شت هەیە کە کەس تااقەتی نییە قوڵ بێتەوە لە هیچ شتێکە کە تااقەت نەبێ قوڵ بیتەوە لە هیچ مۆزوعێکا و نە کتێبێک تااقەت بێ بخوێنیتەوە نە بەحسێکی علمی نەبچی بە دوای علم و سەنعەت و معرفان نەبچی بە دوای هیچ شتێکە لە مۆسیقاشە هەروان لێ دێتە حەزر لێنە گوێگرێکی ئاستنزمە بی حەزر لە شتی بێمعنایە گوێ لە شتی بێمعنا بگری شتی سەطحی کە لە ئاستی مێشکێکی بچووکا بێ ئەمە وای لێ هاتۆ یانی گوێی گوێگرەکان و فەرهەنگی گوێگرتن و فەرهەنگی موزیکی ئێمە لە ئاستێکی بەرزەوە هاتۆتە ئاستێکی خوارەوە ئێستا چونکە هەموو شتێکی تری جوای لێ هاتووە سەیری میدیاکان کە سەیری سۆشڵ میدیا کە سەیری ئەم خەڵکە بکە کە هینە ینی ئەم وای لێ هاتووە کە ئیتر مۆسیقاش بەشێکە لەم فەرهەنگەیە فەرهەنگی ئێمە ئێستا بەعام هەمووی هاتووە باشە ئێمە ئەم هەموو گلێ و گازندەیە ئەەکەین ئەم هەموو کێشەیەمان هەیە درک بەم کێشانە ئەەکەین بە هەڵەکانیەکەین بەکەم و کورتیەکانیەکەین باشە باوامان لێ نەیە با لە بەرنامەکەی منەوە دەست پێ بکەین هەر گلەی نەکەین چارەسەر چییە وەکو کاوە شێخ ئەگەر بڵێن چارەسەرێ بۆ ئەم وەزعەدا بندێ لەم کاتەیە چی بێ بەڕای کاوە شێخ من چارەسەر لە چەندین مقابلەی تریشا بەحسی چارەسەرم کردووە چارەسەر ئەبێ زۆر بنەڕەتی بێ چارەسەر ناتوانانی لەسەرەوە دەست پێ بکەی ئەگەر ماڵێکت بەعام خواردانرابێ بنەڕە هەموو شتەکەی ناتوانانی لە سەقفەکەیەوە دەست پێ بکەی بڵێ چاکیەکەم تۆ بنەڕەتەکەت هەمی هەڵەبێ خواردبێ ئەبێ لە بنەڕەتەوە دەست پێ بکەی بنەڕەتی ئەم مۆزوعە بەحسی بەعمە کە بەحسی مۆسیقاکەین بنەڕەتی مۆسیقا فەرهەنگە ینی کەلتورە بنەڕەتی فەرهەنگ پەروەردەیە بنەڕەتی پەروەردە سیستەمی کۆمەڵایەتیە ئەم 30 ساڵەی کە ئێمە لە باشوور بەتایبەت و ئەو چەند سەد ساڵەی کە ئێمە هەستمان کردووە کە کوردین و ناسنامەی کوردیمان هەیە و گیان لە میلەتانی دەوروبەر ئێمە ئەرکێک کەوتۆتە سەرشانمان کە فەرهەنگێکی کوردی پێشکەوتوو دروستکەین لە دروستکردنی ئەمە ئەبێ سیستەمی کۆمەڵایەتەکەت باش بێ سیستەمی پەروەردەیەکەت باش بێ فەرهەنگەکەت باش بێ اینجا مۆسیقاکەشت باشتر بێ هەموو شتەکانی تر باش ئێمە بێ فەرهەنگ دروستکەین ئەو شتێکە ناکرێ من نایبینم بیکەن دروستکردنی فەرهەنگە گوێی گوێگرە بێ پاک بێتەوە ئەبێ گوێگر فێر بێ گوێ لە چ شتێ بگرێت ئەمە بەحسی مۆسیقاکەین ناچین ناو پەروەردە و شتیوە ئەبێ گوێگر فێر بێ کە گوێ چ شتێ باشە گوێی لێ بگرێت فێرکردنی گوێگر ئەرکی سەرشانی ئەو هونەرمەندانەیە کە شت بەرهەم ئەدەنە دەرەوە ئەبێ بەرهەمەکانیان وا بێت کە گوێی خەڵک پاک بکاتەوە نەک گوێی خەڵک سەقەت بکات نەک گوێی خەڵک ببا بەلای شتی لابەلا و شتی کۆپی ئەملا ئەولا ئێمە ئەبێ ئەوە دروستکەین ئەگەر فەرهەنگەکە دروست بێت مۆسیقاکە خۆی ئۆتۆماتیک دروستە بێت تۆ فەرهەنگێکی بەرزت هەبێ مۆسیقاکەش مۆسیقایەکی بەرزە بێ خەڵک ئیبداعەکەن کۆپیرایت هەیە پارە هەیە خەڵک ئەچن زەحمەت دەدەن بە خۆیان مۆسیقای باش دروستەکەن مێلۆدی باش دانێن چونکە ئەتوانن پێی بژین ئەم هێنانەوەی پارە و ئەم گەردشی پارەیە کە بێتەوە بتوانی کشتی باش بکەی کوالیتی باش بدەیتە دەرەوە پارەی پێپیاکە دیسان بێتەوە پارەت پێ بێ کوالیتی باش بکەی و خەڵک ئەزیەت بدەن بە خۆیان کە کۆپی نەکەن ئەمە فەرهەنگ دروستەکە و بەعام مستەوای فەرهەنگی
ئاستی فەرهەنگی خەڵکیش بچێتە سەرەوە خەڵک دوو کتێب بخوێنەوە گەنجی ئەمە کەس نەکتێب بخوێنێتەوە ناڕوا بەدوای نەتاقەتی قوڵ بێتەوە لە هیچ شتێکە ئەمە هەڵەکە زۆر زۆر گەورەیە ئەبێ هەمووی چاک بکرێ بەڵام لایەنی مۆسیقا ئەبێ ئیش لەسەر فەرهەنگی گوێی گوێگر بکە ئەوە لە هەمووی گرنگترە چونکە تۆ مۆسیقای باش دروستکەی گوێگری نەبێ هیچ فایدەی نییە ئەوە بیدەرە دەرەوە کەس تەماشای ناکا کەسیش گوێ لێ باشە ئایا ئەتوانین بڵێن دەبێ هونەرمەند بە حەزی گوێگر هونەرێک بنیاد بنێ یاخود هونەر دەبێ هەڵگری پەیام و خۆڵقێنەر بێت من هەموو کاتێک وتومە من خۆم بۆیە وازم لە هونەر هێنا ئەو کاتە وازم لە هونەر هێنا کە دیتم بەجێەوەی من پێشکەوم و خەڵک دوای من بکەوێ هونەرمەندەکان خۆیان دەستیاندایە ئەوەی کە ئەوان دوای جمهور بکەون و یانەویست منیش مەجبورکەن کە منیش دوای جمهور بکەم بزانین جمهور زەوقی لە چی ئایا ئێستا ئێمە ئەو نوعە شت دروستکەین کە حەزی جمهور بێت ئەو کاتە شتەکە بەعکسەوە بێتەوە کە ئێستا وای لێ هاتووە کە تۆ ئەگەر بەس بۆ جمهور کرد یانی تۆ بۆ تیجارەت خەریکیەکەی یانی تۆ بەس شتێ بکەی کە هەرچی زۆرتر لایک و کۆمنت و ڤیو ئەم شتانەی هەبێ ئێستا یا هەرچی زۆرتر پارە پێیاکەی ئەمە ئیشێکی هەڵەیە ئەو کاتە تۆ لەو حاڵەتەی کە ئاڤانگاردی پێشڕەوی و لە پێشەوەی و خەڵک دواتەکەون بۆ فەرهەنگ دروستەکەی ناکەویتە کەسێک کە وەکو بەقاڵی سەری کۆڵانەکە لێ دەیکرد گەڕەکەکە حەزی لە چی بێت و ئەوە ئەهێنی پێیان نەفرۆشی ئەوە زۆر زۆر هەڵەیە نابێ ئەبێ هونەرمەند پەیامی پێ بێ ئەبێ هونەرمەند لە پێشەوە بێ بڕوا خەڵک و فەرهەنگی میلەتەکەی بکێشە بە دوای خۆیان بی بەرەو ئاراستەیەکی باش هەڵبەتە نەک ئاراستەی خراپ ئەبێ پەیامی هەبێت تەمان هونەرمەند ئیشی ئەوەیە هەز ناکەی بەرپرسیارەتی بەرامبەر فەرهەنگی کوردایەتی بڵێن بە پرایدی کوردی کە خۆمان با بڵێن بەدڵی لە ناو دڵی هونەرمەندانە کاڵبوو بێتەوە لە چاو ساڵانی ڕابردووە بەڵێ نەک لە ناو دڵی هونەرمەندان لە ناو دڵی گەنجەکانیشمان کەم بۆتەوە ینی ئەم مەسەلەی هەست بە هویەتکردن بە ناسنامەکردن ناسنامەیەکی نیشتیمانی لە ناو هەمومانە کەم بۆتەوە سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەیە کە ئێمە وامان لاتەوە لە هەموو جێگەیەکە شەرم لەوە بکەین کە بڵێن ئێمە کوردین لە دەرەوە لە ئەوروپا لە بەرامبەر عەرەبەکان لە بەرامبەر فارس لە بەرامبەر تورک لە بەرامبەر ئەمریکی لە بەرامبەر کەسێکە ئێمە کە هەست بەوە بکەین کە ئێمە دەرەجە دوین ئیتر تۆ دڵت بەو ناسنامەیە خۆش نییە کە تۆ دڵت بەو ناسنامەیە خۆش نەبوو فەخریشی پێ ناکەی کە فەخریشی پێ نەکرد خۆتی لێ دزیتەوە خۆتی لێ شایتەوە محاولەکەی لە هەر جێگەیەکە هەوڵە دەی بە نوعێکی تر خۆت بناسیێنی تۆ لە ئەوروپا پێت بڵێن خەڵکی کوێی کەسانەکەن کە ناڵێ کوردم یعنی ئەڵێ خەڵکی عێراقم بۆ نمونە ئەگەر کوردی عێراق یا کوردی ئێران ئەڵێ خەڵکی ئێرانم دوایی کە لێی پرسن چ زمانە قساکەی ئەڵێ وەڵا کوردی قساکەم ئەمە نیشانەیەوەیە کە یەکەم شت ئەولویەتی سەرەکی لەلای ئێمە نیشتیمان پەروەری و ناسنامە نیشتیمانەکەمان نییە ئەوە زۆر خراپە خراپەکەی چیە ئێستا لەوانەیە بۆ کەسێکی گەورە خراپ نەبێ بەڵام بۆ مناڵێک کە گەورە بێ ئەم مناڵە بێ ڕەگ و ڕیشە بێ هویەت بێ ناسنامە باردێ و ئەمە ئەنواعی مەشاکلی سایکۆلۆژی دروستەکە لە مناڵە ئەوەی کە مناڵە سیقەی بەخۆی نابێ لە زۆر شتی ترا سیقەی بەخۆی نابێ اینجا ئینتیماد بۆ نیشتیمان دروست ناکە کە تۆ ئینتیماد بۆ نیشتیمان دروست نەکرد خۆشەویستی بۆ نیشتیمان دروست نەکرد لە ناو مناڵەکەتا مناڵەکە دوایی کەسێکە بێکە بێهویەت دەرەچێت کەسێک بێ ئەنواعی عقدەی بۆ دروستە بێت لە گەورەیە بەس ئەوە نییە کە ئێمە فەخر بکەین بەوەی کە کوردین یا کوردین با کورد نەبووە هەر میلەتێکی تر وایە هەر میلەتێک بیت ئەبێ مەسەلەی هویەتی ناسنامەی نیشتیمانی ونەتەوەیەکەت بۆ حەل بوو بێ کە تۆ ئەوەت هەبێ ئەوەت بەقوت بێ اینجا لەسەرەوە ئەچی علم و سەنعەت و معرفە و فەرهەنگ و هەموو شتێ دروستەکەی بەڵام ئەوەت کە خەڵەت بێ ئەوانی تر هەمووی زەعیف دەرەچێت بۆیە ئێستا ئێمە تووشی قەیرانی فەرهەنگی هەین چونکە ناسنامەی نیشتیمانی گەنجەکانمان بەقوت نییە تۆ ئەبێ بناغەیەکی بەقوتی هەست بەوە بکەی کە تۆ ناشنەڵ پرایدت هەیە وەکو هەموو وڵاتێکی تر لەسەر ناشنەڵ پراید دڵت خۆشە بێ ئەڵێ من کە ئەم هویەتم هەیە ئەم ناسنامەیم هەیە لەسەر ئەمە شتەکانی تر دروستەکەم بەڵام ئێمە بنەڕەتەکەمان زۆر زۆر زەعیفە بەداخەوە دەوری هونەرمەندی زۆر تایە دەوری جیلی تازەی دەوری پەروەردەی تایە دەوری زۆر شتی تایە کە ئێستا جێگای نییە بەحسی بەڕاستی من چەند ساڵێکەوە هەستەکەم ئەو هونەرمەندە بە ڕێزانەی کە سرودێکی نیشتیمانی ئەڵێن سیرەکەی ئەبێتە مایی
یعنی بەداخەوە ئەمە ئەڵێم ئەبێتە مای گاڵتەجاری لەلایەن هەر کەسێ، یعنی چەند کەسانێکەوە ئەڵێن هەی لەوە بوو هێشتا کوردایەتی ماوە بوو هێشتا نازانم بۆ وای لێ هاتووە. بەداخەوە کە خەڵک جاران بە پەیامێکی زۆر سادا چەکی هەڵەگەر ئەچوو خۆی دەدا بە کوشت خۆی شەهید دەکرد، چوزانم بۆ خاک و بۆ وڵات بۆ ئاڵا بۆ هەموو شتێ، بەڵام سیرەکەی پیرۆزی ئەو شتانە وردە کاڵە بێتەوە. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون. لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. باسی ئەرکی کەناڵی ڕاگەاندن و سۆشال میدیا و چوزانم ئەم شتانەی ئێستا بکەین کە بەڕای من خۆمە ئەڵێم کە گەورەترین تاوانیان بێت، چونکە لە ڕاگەاندن پێی دەوترێت دەسەڵاتی چوار، دەسەڵاتی چواریش ئەوەی ئێمە لە سەریما خوێندێتەوە لێی شارەزان دەسەڵاتی چوار زۆرترین دەسەڵاتی هەیە. ئەرکی ڕێکاناڵی ڕاگەاندنەکانی سۆشال میدیا چیە؟ تاوانی مناڵی ئێمە چێ کە گوێی لە شتە خراپانە. تۆ بە سوود و قازانجەکانیمان پێ بڵێ. ئێستا مشکلەی سەرەکی ئەوەیە کە میدیای جدی، میدیای ئەهلی کەوتۆتە منافەسە لەگەڵ سوشیال میدیا. بۆچی منافەسەی لایک و کۆمنت و ینی ڤیو ئەمانە کەوتونەتە سوالکردنی ڤیو لایک و کۆمنت. بۆیە ئەبینی لە سۆشال میدیا هەر کەسێکی کە هیچ مواسەفاتێکی ئەوەیتیانی بێتە سەر شاشە ئەتوانێت بە مۆبایلەکەی خۆی بێتە سەر شاشە. ئەو شتێکە جاران ئەواتۆ بە حەوت خانی ڕۆستەما تێپەڕێتە بچیتە سەر شاشە، ئێستا ئەو فیلترانە نەماوە. هەر کەسێ لە ماڵەکەی خۆی تەلەفۆنەکەی داگرسێنێ و ئەچێتە سەر شاشە. کەچێتە سەر شاشە مستەوای نییە، ئاستی نزمە، ئاستی نزمەکەی خۆی ئەنێرێ بۆ سەر سۆشال میدیا پرۆجێکتێکە. ئاست نزمەکانی تریش کە هەمووی سەتحین ئێستا هەمووی ڕووکەشین هەمووی ئەوانش دڵیان بەوە خۆشە کۆمنت و ڤیو ئەمانە زیاکە بۆ ئەو کەسێک کە ئاستی نییە هیچ مواسەفاتێکی تیانی. ئەمە بووە بە شتێکە پێڵێن بە ئینگلیزی vicious circle. ئەمە بە دەوری خۆیان تۆپەڵە بەفر هەر گەورا بێتەوە. هەر کەسی ئاست نزم بێتە سەر ئەوە هەر زۆر خەڵکی لێ کۆ بێتەوە، کەسی ئازنتر تەشجیع بێ بۆی بێت و یعنی وای لێ هاتووسە ئەو نەک گەورە بۆتەوە. ئاست نزمەکان کە هیچیان پێ نییە، یعنی کابرا دێ 2 ساعت بەحسی ئەوەکە چۆن فیلەری کردووە، ئاخرەوە مەوزوع نییە تۆ یا چۆن لوتی عملیات کردووە یا ڕسم مەگرێ لەسەر لا ئاخر تۆ کە بێتە سەر شاشە ئەو شتێکە هەتە بەرجەستەیەکەیتەوە، ئەو شتێکە پێ وایە باشترین شتی تۆیە کە تۆ لەسەر لا ڕسمت کرد، ینی باشترین شتی تۆ ئەو شتانەیە کە پیشانیە دەی. ینی من غێری ئەم ڕووکەشە هیچ شتێکی تر نەلاو مێشمان نییە کە من بەرجەستەیکەمەوە. ئەمە پەیامێکی زۆر هەڵەیە، پەیامێکی غەڵەتە بۆم گەنجەکان کە فێری گەنجەکانی ئەماکە کە بابە تۆ بەس ئەگەر شکڵێکی جوانەتە بوو یا چوزانم لەشێکی جوانەتە بوو ئیتر لەشەکە و شکڵەکە دەرخە لایک و کۆمنت و هەزاران و میلیۆنها خەڵک لێکەوە بێتەوە. ئیتر ئەمە مهمە وای لێ چکە خەڵک مناڵ نازانێت مناڵ بۆ فێرە بێت دەڵێ ئەی چۆن ئەم کەسێک کە بەس ڕسمی لەشی خۆی دانێ ئەمە لە غەربی شوایە بەس لە کوردوانیە کام کەسێک کە ئێستا مۆدێلە یا چیە بەس ڕسمی لەشی خۆی دانێ بە میلیۆن لایکی هەیە کابرایە کە پرۆفسۆرە دێ قسەکە دوودانە لایکیشی نییە ئەی کابرا گەنجەکە تەژیع بێ ئەڵێ وا دیارە ئەمە مهمترە لەوەی تر ئەگەنا ئەم هەموو لایکە بۆچی دێ. ئەمە لە سۆشال میدیا وای لێ هاتووە. ئەمە سۆشال میدیا مشکلەی میدیا ئەهلی ئەوەیە چونکە کەوتۆتە منافەسەکردن لەگەڵ سۆشال میدیا ئەویش مەجبورە ئاستی خۆی ئەوەنە نزم کاتەوە کە منافەسەی ئەو لایکانە بکایە و تۆزێک لەو لایکانە بێت بۆ ئەمیشە بێ هەر ئەو شتە بکایتر، یعنی ئەمیش مستەوای خۆی ئەوەنە نزم کاتەوە نە پرۆگرامێکی فەلسەفە دانێ نە پرۆگرامێکی بڵێن ئێجوکیشنەڵ دانێ فێرکردن نە هیچ شتێ نە شتێکی قوڵ نە بەحسی هیچ شتێکی تر ناکەن ئەمانی جوان لێ هاتووە بەس گاڵتە و فشتیات و بەحسی بۆتۆکس و عملیاتی لوت و شتی ڕووکەشی هەموو شتی ڕووکەشی سەفحی بێمەعنا شاڵە و سوپرفیشل ئەم شتانە میدیا کەوتۆتە منافەسە لەگەڵ سوشیال میدیا بە هەردووکیان دەستیان داوەتە دەستی یەکتر بۆی کە عەقڵی و هزر و مێشک و ئینی بڵێن گەنجەکانمان و مناڵەکانمان تێک بن مستەواکەی دابەزێنن بیکەن بۆی کە تۆ مهمترین شت لای تۆ ئەوەیە چۆن فیلەر بکەیت کە فلان شتەکە وابێت، چۆن بۆتۆکس بکەیت کە فلان شتەکە وابێت، چ مۆبایلێکت پێ بێت چ سیارەیەکت پێ بێت، هەموو ئەم شتانە پەیامێکی هەڵەیە بۆ گەنجەکانمان. یعنی پێ ئەڵێ کە تۆ ئەگەر بچی کتێبێک بخوێنیتەوە هەر گاڵتت پێ یەکەم بچی کتێب بخوێنیتەوە، یعنی تۆ پێویست ناکات کتێب بخوێنیتەوە
لایکت دەوێ بڕۆ ڕسمێکی لەشی خۆت ببرە لایکت زۆرە بێ کتێب بخوێنیتەوە گاڵتت پێکەن ئەمە پەیامێکی زۆر هەڵەیە میدیا زۆر ڕۆڵێکی خراپی هەیە زۆر ڕۆڵێکی خراپە بینێ میدیای ئەهلی کوردی ڕۆڵێکی زۆر خراپە بینێ ئەبێ پێداچوونەوەی خۆیان بکەن بەڕاستی من لێرەوە پێیان ئەڵێم پێداچوونەوەی خۆتان بکەن ئەگەر نا سبێنێ ئەوە بەرپرسیارەتێکی زۆر گەورە دێتە سەرتان لەسەرەوەی کە ئێوە جیلێکی ئاواتان پەروەردەکردن دەستان هەبوو لە پەروەردەکردنی جیلێکی وە ئەزانی چۆن کاکاوە جاری وایە هەر لەو کەناڵانەوە کە ئێمەمانان گلێ و گازندەیان لێکن هەر خۆشیانن گلەیەکن ئەڵێن سەیری کە دنیاکە بەرەو چی لێ هاتووە مستەواکە دابەزیوە نازانن گەورەترین کێشێک خۆیانن کەچی لەلایەن خۆیانەوە کە سیوا دێنن قسە لەسەر ئەو بابەتە بکە یعنی ئەوە کێشەکە لێرەدایە خۆیان کێشەکان ناوەتەوە بەڵام هەس بۆ ناکەن خۆیان کێشەکەن کاکاوە بەڕێستان کارتان لەسەر یەکێ لە کارە هونەریەکانی گەورە هونەرمەندی کورد ناسری ڕەزازی کردووە بە ستایڵێکی بلوزە باشە پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە کاوە شێخ بلوزت کورداندووە یاخود با بڵێن موتوربەی کارێکی ڕۆژئاواییت بە ڕۆژهەڵاتی کردووە ئەتوانی باسێکی ئەومان بۆ بکەیت بەڵێ کاتی خۆی کە ئێمە ئەو گۆرانیە 25 ساڵەوە پێشویستمان بیکەین من هەستم کرد کە ئەمە چونکە حاڵەتێکی شافڵی تایە ڕیتمەکەی شافڵ یانەی بۆ ئەو کەسانێک کە نازانین ئەو ریتمەی کە بڵێن سێدانە هینی تایە تریۆلەی تایە سێدانە بڵێن دوودانە ئەوە ئەم گۆرانیە چونکە ئەو حاڵەتی تیا بوو من نوتم بە بتوانین ئێمە ملۆدیەکەی تێکەڵ بکەین وەکو خۆتەڵێ یانەی بڵێن ئاوێتەیەکی بلوزی بکەین کە بەس ستایلەکەی ببێ بە بلوز چونکە گەنا گۆرانەکە خۆی ملۆدیەکەی بلوز نییە ینی ملۆدیەکە میجرە و بلوزێکی وانیە بەڵام ئێمە وامان کرد کە بڵێن ستایلەکەی دەوروبەری غیلافەکەی بکەین بە بلوز لەو بەشەی بیدایەتەکانی یا لەو جێگانەی کە سۆلۆکانە کە ملۆدی گۆرانی بێژەکە نیە لەو بەشانە ئێمە محاولەمان کردووە بەنەوەیەک 12 بار بلوز بێ لەسەر ئەو حاڵەتانە بێ کە بڵێن ئاکۆردەکانی بڵێن تۆنیکا و سوب دومینانت بێ ینی 1 و 4 و 5 و حوتی لەگەڵا بێ کە بەو شێوەیە بڕوە هەرچەند 12 بار بلوزیش خۆی ئەنواعی هەیە هەمووی وەکو یەک نییە بەڵام تەنیا شتێکی مشتەرەکیانەوەیە کە 12 بارە و ئیتر لەبینی بڵێن تۆنیکا و سوب دومینانت یا ئینترڤاڵی 1 و 4 و 5 هەر دەو بینە ئاسوڕێتەوە ئێمەش هەوڵماندا کە وابێ بەڵام خۆب لەگەڵ گۆرانیەکە ئەوە ناکرێت چکە گۆرانیەکە ملۆدیەکی کوردی ناکرێت بڵێن وا تەنزیمیکێکە ئیلا 12 بار بلوز چکەیتر کۆردەکان لەگەڵ ملۆدیەکان ناکرێت بەڵام تاوجێکە پێمان کردمان بەڵام تەوەکو ئاوێتەیەکە ینی بلوز نییە چکە ملۆدیەکە بلوز نییە ملۆدیەکە کوردیە مۆسیقاکە بلوزە خۆشە لە بارەکەدا کار بکەن با بە چاوڕوونیەک بدەین زیاتر بۆی تێبگەن بێگومان ئێمە ئامانجمان لەوەیە کە ئەم بەرنامانە دەکەین هەموو جارێ پێم خۆشە ئێمە زانیاری لەگە خۆمانە بەخشینەوە و ئەو کەسانی کە گوێبیستمانن یاخود بینەرمانن بیسەرمانن سوودمان لێ ببینن باشە باوای دانێن ئێمە لە تاقیگەیەکەین بەڕێستان مامۆستا و من خوێندکارم گۆرانیەکی کوردی دێنم دەمەوێت بیکەم بە گۆرانیەکی جاز سەرەتا گۆرانیەکی کوردی دێنم کە ئیقاعێکی 6 لەسەر 8 هەبێ پاشان ئامێرێکی ساکسیفۆنی بۆ دێنم لەگەڵی عازفکە کە زۆر کەزوا دەزانن هەج عازف ساکسیفۆنێک عزفی کرد لە گۆرانیەکانە جازە وەلێ وانیە نەخێر بەڵام
با ئێمە هەر بەردەوام بین لە تاقیکردنەوەکەی خۆمانە گۆرانیەکی کوردی ئیقاعێکی شەر لەسەر هەر ژەنیارێکی ئازر سەکسیفۆن کەمێک ئیقاعی گۆرانەکە زیاتر خاو دەکەینەوە بڵێن ئەیکەین بە بالات فڵچەی بڵێن برەشی درامەکە بەکارێنین کە ئەوە مودێکی جازی دەداتێ یاخود کەگە گوێ لە مۆسیقای جاز بگری گوێ بە تایبەتی لە درامسەکەی بگری ستیکەکان بەکار نایە بەڵکو فڵچەکەی بەکارێنێ ئەی خشێنن بەسەر درامەکەیە. من وەکو خۆم کە گۆرانی بێژم سینکەپەی تێکەم گۆرانەکان بڵێن سینکەپەیشنی زۆر تێکم لە بینەکانە با بڵێن نەک زۆر بڵێن بەپی پێویست سینکەپەی تێکەم چەند کۆردێکی 7 و 9 و 11شی تێکەین بەپی پێویستی گۆرانەکە کە پێویستەکە بۆیدانین. ئایا ئەم گۆرانیە دەبێتە جاز خۆی مشکلەکە ئەوەیە ئەگەر ئینسان بەحسی جاز بکە خۆی جاز ئەنواعی جازی هەیە یعنی ئەنواعی شێوازی هەیە و ئەو بەشانەی کە بڵێن مربوطە بە بلوز و ئەو بەشانەی کە مربوطە بە بڵێن ستایلەکانی تر وەکو بڵێن لەسەر حاڵەتی مۆداڵ دروست بووە یا لەسەر حاڵەتی بڵێن شەرقیەکان دروست بووە ئەمانە هەمووی ئەکسپریمنتە ینی هەمووی تەجروبەیە کە کراوە و ئەگەر تەجروبەیەکی واش بکرێ کە شتی کوردی تێکەڵی جاز بکرێت تێکەڵی بلوز بکرێ خۆی زۆر باشە من هەموو کاتێ لەگەڵ ئەوە هەم کە ئەوە بکرێت بەڵام جاز چونکە خۆی هەم جازیش و هەم بلوزیش چونکە مێلۆدیەکانی ئەوەی کە لە بیدایەتەوە کە مێلۆدیەکە ئەگەر مێلۆدیەکە شێوازێکی کوردیانەی هەبێ شەرقیانەی هەبێ کە قاڵدرمەیە زۆرتر ینی وەکو پلیکانەیە چونە سەرەوە هاتنە خوارەوەکان مێلۆدیەکان تۆنەکانی بەدوای یەکەوەیە یا بەرەو سەرەوەچی یا بەرەو خوارەوە دێ تۆنی لای یەکە و سکێڵەکان عادەتەن ماینەرە و یاگەر مێجەر بێ هەوان بڵێن ئەو حاڵەتی پێنتاتۆنیکەی کە 5 تۆنیە یا بلوز سکێڵ یا ئەوەی کە لە ڕۆک و فانکۆمانە بەکارە برێ کە بەسەر 2 تۆنە باز ئەدەن لێی نادەن ئەو 2 تۆنانە کە ئەوە حاڵەتێکی وەکو 5 تۆنی دروستەکان کە ئەوە زۆرتر ئەیکا بە بلوز و بڵێ نیوتۆنی تری پێزیاکەن کە لە لای ئێمە نییە بڵێن تۆنی لێلا ئەبن تۆنی تری پێزیاکەن کە ئەو تۆنەی کە لای ئەبن لای ئێمە زۆر مەرغوبە کەوان لێ نادەن ئەو تۆنەشی کە بێزیاکەن لای ئێمە بە هیچ شێوەیە لێ نادرێ مەمنوعە یعنی ئەمە واکە کە ئەو میلۆدیانە ئەوەنە جیابێتەوە لە یەکتر حاڵەتەکان و موتیڤەکان و تابعەکانی کەیتر بڵێن مێلۆدیەکە لە بیدایەتەوە نابێ بە جاز و نابێ بە بلوز ئەوە مێلۆدیەکە بەڵام جیا لە مێلۆدیەکە لەسەرەوەی مێلۆدیەکە ئاکۆردەکانی و هارمۆنی و بڵێن حاڵەتەکانی ریتمەکەی و شافڵەکەی و هەموو ئەو شتانەی ئەتوانی بکەی بە جاز یعنی غیری مێلۆدیەکە هەموو شتێکی تر ئەتوانی بکەی بە جازێکی دوای بکەی بە بلوز ئەتوانی بکەی بە فانک ئەتوانی بکەی بە ڕۆک هەمووی ئەکرێ ئێمە کێشەکانمان تا ئێستا ئەوەی کە بڵێن نەک کێشە ئەوەی کە نەکراوە ئەوەیە کە مێلۆدیەکان کامپۆزیشنەکە لە بیدایەتەوە کامپۆزیشنێکی شەرقیە کە کامپۆزیشنی شەرقی بوو ئیتر ئەمە ئەو تابعە نادا یعنی تۆ تابعانی خەریبی وەکو بڵێن ڕەنگی بکەی و قاڵبی پێ بدەی و غلافی بۆ دروستکەی بە جاز و بلوز مێلۆدیەکە ئیتر هەو نییە کێشەکە دایمە لەوایە ئەگەر مێلۆدیەکی شەرقی بێنی هەموو شتێکی تری لە مشترک بێ لەگەڵ جاز و بلوز بەس مێلۆدیەکەی فەرقی هەبێ ئیتر تۆ پێشەوەی گۆرانی بێژەکە دەست پێ بکە لەوانەیە هەست بکەی ئەمە جازە یا بلوزە چونکە هەموو شتێکی وایە بەس کە گۆرانی بێژەکە دەستی پێکرد ئیتر گۆرانی بێژ ئەبێ بە کوردی ڕێگایەکی ترەوەیە کە گۆرانی بێژەکە هەر لە بیدایەتەوە نەک مێلۆدیەکی شەرقی بێنی مێلۆدیەک دروستکە هەر بە کوردی هەر لە بنەڕەتەوە مێلۆدیەکە تۆ لەسەر ئەساسی بلوز سکێڵ و لەسەر ئەساسی سکێڵە جازەکان دروستی بکەیت ئەو کاتە ئیتر ئەمە شتەکە بەس ئەو کاتە بەس وشەکان کوردی باقی شتەکانی تری هەمووی جازە یا بلوزە ئەوە شەکرێ بەڵام لە هەموو حاڵەتەکانیان ئەمانە ئەچێتە خاڵبی فیوژنەوە ناچێتە خاڵبی جازی چکە جاز شتێکە کە ئەسڵەکەی ئەمریکیە و ئەگەر لێ بدرێت لە جێگایەکتر بە شێوەیەکی تر ئیتر هەموویە بێ بە تێکەڵا هەمووی بێ ئەکسپریمنت یانی تەجروبە بێگومانەوەش زیرەکی ئەو میلەتانە خۆیانن من
لە مێژەوە پرسیارێکم کردووە لە سۆشل میدیا بڵاوم کردووە لە زۆرێک لە هونەرمەندانە پرسم ئایا پێناسەی گۆرانی کوردی چییە؟ بەڕاستی وەڵامێکی وام دەست نەکەوتووە. ئەتوانم لە لێرەوە لە کاکاوە پرسم ئایا پێناسەی گۆرانی کوردی چییە؟ پێناسەی گۆرانی کوردی من پێم وایە مێلۆدیەکانیەتی، مێلۆدی و موتیڤی کوردی ئەو پێناسەی پێبەخشێت کە تەنیا شتێکە من بتوانین جایکەینەوە لە دەوروبەرەکان یا لە هەموو دنیا ئەو نوع مێلۆدی و موتیڤەیە کە ئێمە هەمان چکە ئێمە بەس پێشتر لە زمانێکەوە کە بڵێن موزیکی فۆلکلۆرمان هەبووە بە تەنیا مێلۆدیمان هەبووە تر هیچ حاڵەتێکی ترمان نەبووە. هەروەها کە موزیکی میلەتانی تریش هەروە بووە پێشتر بە تەنیا مێلۆدی هەبووە و ئەو مێلۆدیە تابعەکەی چۆنە؟ یعنی چوونە سەرەوە و هاتنە خوارەوەکەی سکێڵەکەی چۆنە؟ ئەوە دیاریەکە کە بڵێن هینەکەی چییە؟ کە هیچی میلەتێکە. چونکە هەر بە دەوروبەری ئێمە یا هەر لە ناو خودی میلەتی ئێمە کرمانجی جایە، بادینی جایە، سۆرانی جایە، هەورامی جایە، هەموو ئەمانە حاڵەتەکانیان جایە. بەڵام ئەوەی کە ئەیکا بە کوردی کە من پێم وایە شتێکی موحەدی کوردی کە بڵێ ئەمە کوردیە وانە ئەبێ بڵێ ئەمە کوردیە و سۆرانیە یا ئەمە کوردیە هەورامیە یا ئەمە کوردیە بادینیە، ئەمە کوردیە لاوکە، ئەمە کوردیە حەیرانە. ئەمانەی کە پێشتر وتراوە من لە مقابلەی تریش وتومە ئەوانەی کە پێش ئەوەی کە رادیۆ و تەلەڤیزیۆن و گرامافۆن و ئەوانە و بێت کە تێکەڵ پێکەڵ بێبەیەکەوە هەمووی پێش ئەوە لە هەر گوندێک و لە هەر عەشیرەتێک چۆن گۆرانیان وتووە لە سەدان ساڵەوە پێشەوە ئەوە پێناسەی گۆرانێکمان ئەگەر گوێلەوە بگرین ئەوە ئیترەوە مێلۆدیەکی کوردیە و دیارە. ئێستا تۆ لە هەورامیە قەت تۆ ناتوانانی هەورامی گوێ لێ و پێدوا بێ فارسیە یا پێدوا بێ عەرەبیە، شتیوانیە دیارە، یەکسەر دیارە. ئەوە چکە ئەوان ماونەتەوە نە عەرەبێنراون نە فارسێنراون نە ڕوبعی تۆنی تێهاتووە، ئەو ڕوبع تۆنە عەرەبیە یا فارسیە ئەوانەی تێنە هاتووە. ئێستا شەبینی هەر مێلۆدیەکی هەورامی هەر کەسێ بێوێت لێ بدا، چونکە ئێمە دەست و پەنجەمان هەمووی بەتایبەت عەرەبێنراوە ڕوبع تۆنەکانمان، ئەبینی مێلۆدی هەورامیەکان ناتوانن دەربێن، کەس پێی لێ نادرێت. چونکە ئەوان ئەسڵ مایکرۆتۆنەڵە، مایکرۆتۆنی هەیە کە لەناو هیچ سکێڵێکی هیچ مەقامێکی عەرەبی و تورکی و فارسی و هەم دەوروبەر حتا لەناو سۆرانیشان نییە. ئەبێ ئەمە پێما بێ کوردی ئەسڵەکەیە کە مایکرۆتۆنەڵە، یعنی ڕوبع تۆنەکانی ڕوبع نییە، تۆنی ترە، ئێمە هێشتا نازانین، ناویشمان بۆ دانەناوە. ئەمە پێما بێ پێناسەی گۆرانی کوردی ئەو گۆرانیەیە کە تۆ بتوانیت سکێڵێکی بۆ دانێکەوە سکێڵە لە دەوروبەرمانان نییە. من پێما بێ ئەوە ئیشێکی زۆر گرنگە بیکەین بۆ کە پێناسەی موزیکی کوردی جاکەینەوە لە هەموو دەوروبەرەکان. کابێ ئەتوانین بڵێن مۆسیقا و گۆرانی هەورامی مۆسیقا یاخود ستایڵێکی کوردیە کورد پێویستە شانازی پێ بکە نەکا سونەتی و چی و چی و چی؟ بەڵێ ئەلبەت هەورامی مۆسیقای زۆر نییە، هەورامی گۆرانی هەیە زۆرتر. گۆرانی و لایلایەی هەورامی بەتایبەت کەمتر چووەتە سەر ئەو ڕوبع عەرەبیە یا ئەو ڕوبع فارسیە یا ئەو تورکیە، نەچووەتە سەر ئەوانە. چونکە کە تۆ وا بیڵێ ئەگە بۆ ڕوبع فارسیە بیڵێ ئەوەتە کەسانێ هەیە کە گۆرانی هەورامیەکە بە ڕوبعی عەرەبی ئەڵێن، یعنی بە سکێڵی عەرەبی ئەیڵێن یا بە سکێڵی فارسی ئەڵێن، تێکی دەدەن، یعنی ئاوتەنتیسیتیەکەی ئەسڵی بوونی شتەکە تێکەدەن. ئیتر ئەو کاتە هەورامی نایەتە گوێ، دەبینی ئەمە کەسە نایزانێ بیڵێ، ئەبینی یەکسەر نایزانێ بیڵێ. ئەگەر بتەوێ هەورامی بیڵێ ئەبێ کەسێک بێ کە هیچ پڵوشنێک هیچ هینێک نهاتوێتە ناو مێشکەوە لەلایەن سکێڵە عەرەبی و فارسی ئەمانەوە بتوانێت ئەو سکێڵە مایکرۆتۆنەڵەی کە هی هەورامیە کە سکێڵێکی تایبەتە، هیچ ناوێکی نییە، سکێڵێکی تایبەتە لە مناڵیەوە چۆتە گوێی بە گوێ ئێڵێەوە، بە گوێ تیکرارێکاتەوە. ئەوە ئەسڵەکەیە. اینجا ئەوە وەکو شتێکیش کە من هەستم پێ کردەوە زۆر نزیکە لە موزیکی بلوزە ئەسڵیەکە کە لە ئەفریقاوە هاتووە، زۆر نزیکە لە مۆسیقای سینی، زۆر نزیکە لە مۆسیقای سامی لە بڵێن هینەکانی سوید ئەوانەی لەسەرەوەن لە سوید. تقریبا مۆریتانیا ئەوانش جاری وایە کە گویان لێ بگری زۆر بلوزیە کە گۆرانی هەنێ گۆرانەکانە کە ئێڵێن
ئەبینی تۆ گوێ لە هەورامێکی هەورامی پێنتاتۆنیکە زۆر جێگای پێنتاتۆنیکە پێنج تۆنیە هەورامی زۆر لەو مایکرۆتۆنەکانی لە هی ئەو لای هیندستان بەرەو سین لەو منتەقەیە ئەچێ زۆرتر هەتا لە عەرەبی یعنی هیچ هەورامی هیچ شتێکی لە عەرەبی ناچێت گوێ لێ بگری هیچ شتێکی لە عەرەبی ناچێت حتا هیچ شتێکی لە فارسی ناچێت کە هەورامی لە وەکو زمان زۆر نزیکە لە فارسی بەڵام وەکو موزیک وەکو گۆرانی خوێندن لە هیچ ملەتێکی دەوروبەری خۆی ناچێت من پێم وایە ئەوە کوردی ئەسڵە ئەوانی تر هەمووی سۆرانی ئەمانە تێکەڵ بوون بە یعنی وای داهاتۆ سۆرانی حتا عەزفەکانیش یا کابرا سۆرانی لێدا لەسەر ستایلی سونەتی ینی ڕوبعەکان و ویبراتۆ و گلیساندۆ و هەموو بڵێن داینامیکەکەی کردووە بە فارسی سۆرانی لێدا بەڵام بە فارسی وەکو وانەیە کە کوردەکانی ئێران کە زۆربیان شت لێدەن حتا گۆرانیبێژەکە دەست پێەکە نازانێ ئەمە فارسی یا کوردی دلەیەکی جا ناکەیتەوە یا ئەوانەی کە کردویانە بە عەرەبی یا ئەوانەی کە کردویانە بە تورکی کە حتا شێوەی ئامێرگرتنەکان و شتەکانیشیان ویبراتۆمی بۆ بە کوردی بۆ بە تورکی گلیساندۆشەکان یعنی ئەوەنە تێکەڵی ئەم میلەتانەی دەوروبەر بووە ئەو شتە سۆرانیەکە حتا کە ئەسڵەکەی شێوێنراوە دیار نییە نازانی چۆن ئەبێ چۆن بوو بێ ئەمە 500 ساڵەوە پێش 1000 ساڵەوە پێش ئەبێ چۆن بوو بێ ئەم سۆرانی خۆ سۆرانیش هەی بووە وەکو هەورامی سۆرانیش لاوەکو حەیران و ئەمانەی هەبووە ئێستاش هەیەتی بەڵام موزیسیەنەکان بەداخەوە گۆرانیبێژەکان باشترن لەم حاڵەتە ینی پاراستویانە ئەسلی بوونەکەی بەڵام موزیسیەنەکان ئەوەنیان حەز لێ بووە تێکەڵی موزیکی فارسی و عەرەبی و تورکی بکەن موزیسیەنەکان دەستێکی باڵایان هەبووە لە شێواندنی ئەسالەتی کوردیەکە باشە ببەخشە ئەتوانم بڵێم ڕەئی کاکاوە شێخ دەبێت بۆ لە مەوجووە یاخود ئامۆژگاری کاکاوە شێخ بۆ ئەو کەسانەی کە بەدواداچوونەکەن کە بڵێن بەحسی مەیدانی بۆ مۆسیقا و گۆرانی کوردیەکەن یاخود هونەری کوردی لە باشوورەکەن یاخود نازام هونەری کوردی بە عام کە دەکەن یەکسەر بگەڕێنەوە ئەسلی هەورامان بۆ ئەوەی چۆنەڵی سەرچاوەیەکی باشیان دەستکەوێت لە هونەری کوردیە بەڵێ هەورامان بەداخەوە هەورامان یەکێک لەو کەمترین جێگانەیە کە وەکو خۆی ماوەتەوە ئەبوا سۆرانیش و بادینیش و مەڵێ موکریانیش و کرمانجی و ئەمانە هەمووی ئەوانیش وەکو خۆیان بمایەنەوە بریا ئەوانی جواب بمایەنەوە چکە ئەوانیش هەر هەیەنە بەڵام هەورامان کەمترین تەئسیر چکە هەورامان چکە پێیان لێ نادرێ یعنی ئێستا عەرەبێ بێنی فارسی بێنی تورکی بێنی بە هیچ شێوە ناتوانێت مۆسیقای هەورامانی پێ لێ نادرێ ینی بۆی دروست نابێت بۆی دەرنایە بۆی نەیانتوانێت تەئسیری لەسەردامێت ئەوەنەی فەرقە لەگەڵان بریا ئەوانی تری شەڕوا بووان بەڵام ئێستا کەسێ بگەڕێ با لە هەورامانەوە دەست پێ بکات دوایی وردەوردە بگەڕێ بە دوایەوە کە لە هەورامان کە بێ بەملاوە یان لە سۆران و موکریان و بادینان و ئەمانە لەسەرەوە کرمانجەکان ئەوانیش ئەسڵەکانیان چۆن بووە ئەوانە بدۆزینەوە بەداخەوە موزیسیەنەکان بەجێوەی بەدوای ئەوە بگەڕێن ئەوەنە هەوڵیان داوە بۆ خۆشی و زەوقی خۆیان چۆ خۆیان حەزیان لە فارسی یا تورکیا عەرەبیە و معجبن بە شێوازی ژەنینەکانی ئەوان ئیتر هەوڵ دەدەن تەقلیدی ئەوان بکەن لەم هەوڵدانەی ئەوانە موزیکی کوردی زەرەرێکی زۆر گەورەکە لەسەر دەستی موزیسیەنەکان موزیکی کوردی فارسێنراوە عەرەبێنراوە تورکێنراوە زۆر بەخراپی وا شێوێنراوە کە ئەسڵ تۆ ناتوانیت جایکێتەوە سبەینێ من خەمی ئەوەمە سبەینێ منداڵی من بچێتە جێگایە لە بەرامبەر فارسێکە لە بەرامبەر عەرەبێکە لە بەرامبەر تورکێکە بڵێ ئەمە موزیکی ئێمەیە مۆسیقایەک دابنێ یا ڤیدیۆیەک دابنێ یا یوتیوبێک دابنێ بڵێ ئەمە موزیکی ئێمەیە ئەگەر فارسەکە یا تورکەکە یا عەرەبەکە پێیوت وتی کاکە ئەمە موزیکی ئێمەیە هی تۆ نییە ئەمە هی ئێمەیە دەوەتە تۆ بە تورکی لێدی بە تورکی ئاسڵەکەی ئەوەتە تۆ بە عەرەبی ئاسڵەکەی ئەوە تۆ بە سونەتی ئێرانی ئاسڵەکەی ئەگەر بڵێ ئەمە هی ئێمەیە و هی ئێوە نییە منداڵی منە بێ شەرم لە خۆی بکاتەوە یعنی وای لێ دێت شەرم لە خۆی بکاتەوە ئەبینێ کە هیچ شتێکمان نییە کە تایبەت بە خۆمان بێ موزیسیەنەکان ئەوەنە شێواندویانە زۆر کارێکی هەڵەیان کردووە لە 20 ساڵ 25 ساڵی ڕابردوو لە 30 ساڵی ڕابردووە موزیسیەنەکان دەستی باڵایان هەبوو ئەو گۆرانی بێژانش کە تەسلیمی ئەو موزیسیەنانە بوون کە بچن تەوزیعات و تەنزیم لە ئیستانبول و لە تاران و لە قاهیرەوەمانە بکەن ئەوانەش دەستی باڵایان هەبووە لە شێواندنی موزیکی پرسیارێک لە یوتیوبەوە بە ڕێزێک پرسیارێکی کردووە بەڕاستی لە بێگومان لەسەر
بەرنامەکەی ترمان کە لەگەڵ بەڕێستا سازمداد بوو بە ناوی دەروون ئیسماعیل دەڵێ دوای سپاس و دەستخۆشی بۆ بەڕێستان و بۆ ئەو بەرنامەیە کە پڕزانیاریە دەڵێ سەرسامم بەوەی کە بۆ دەبێ کورستایڵی غەرب وەرگێ ئێمە ناتوانین ستایڵی خۆمان دابنین ئایا هەر شتێ غەرب کردی یانی باش و سەرکەوتوو دەبێ پێشەنگی داهێنان بن یعنی ڕاستەکە لەوێ ینی منیش جاری وایە و پرسیارانم لا دروستە بێ ئێمە هەر قاڵبی سەمفۆنیا هەر لە غەربەوە وەرمانگرتووە جازێنی هەر لە غەربەوە وەریێنین پۆپە هەر لەوە غەربەوە ئەیهێنین باشە کورچی هەیە بۆ هەر دەبێ ئێمە کۆپی بکەین و هێشتا پراودیشین پێوەی بەڵێ من پێم وایە ئەگەر قەرار بێ شتێک وەرگرین کە هەر ئەبێ وەریگرین بەتایبەت بۆ تەوزیعات ینی بۆ تەنزیم ئەرێنجمنت هەر ئەبێ وەریگرین چونکە ئێمە خۆمان نیمانە ئێمە خۆمان ئەرێنجمنتمان قەت نەبووە ینی تەوزیعاتی موسیقیمان قەت نەبووە چونکە ئێمە دائیما یا گۆرانی بێژێک بە تەنیا گۆرانی وتووە یا ئەوەیە کە گۆرانی بێژێک لەگەڵ ئامێرێکی مۆسیقا گۆرانی وتووە ئیتر پێویستی بە تەوزیعات نەبەرەوە بە نۆرە ئەم وتوێتی ئەویش بۆی سندۆتەوە نیە آخر ئەی چی دڵ ئێستا کاکاگیان ببوورە با لێرە ڕاتگرم ببەخشە من دەرچی پەیمانگای هونەرە جوانەکانم تەبعاً لە دوای ڕاپەڕین زۆرێک ساڵانە کە فیستیڤالمانەکرد لە زۆرێک کۆڕاڵ و گۆرانی ئەو شتانە بەشدار بووم کە بەشی شێرم هەم بۆ لەوانەیە بەڕاستی مامۆستا بەڕێزەکان خۆیان ئاوازیان دادەنا خۆیان تەوزیعاتیان نەکرد تەبعاً سکۆری گەورەیان هەبوو بۆ هەموو فرقەی مۆسیقا بۆ معنی بۆ ئەمانە ئەڵێ چی ئەوانە دانراوی خۆیانن بەڵێ بەڵام ستایلەکە تابعەکەی خۆیان نییە تابعەکە کوردی نییە تۆ تەماشای تەوزیعات بکەی کە بوو بە 3-4 کەس و 10 کەس و 20 کەس و 50 کەس ئیتر ئەبێ بنووسرێتەوە ئەبێ تەوزیعات بکرێوانە ئەبێ ئەرێنجمنت بکرێت بنووسرێتەوە ئەم نووسراوانە کە تەماشایەکەی هەمووی بە هەمومانەوە بە منیش 200 دانە گۆرانیم تەوزیعات کردووە من هەموویم تقریباً لە غەربیەوە وەرگرتووە مامۆستاکانی تریش یا لە کلاسیک وەریان گرتووە یا تێکەڵەیەک بووە لە بینی کلاسیک و شتە شەرقیەکان یا لە فارسی وەریان گرتووە یا لە تورکی یا لە عەرەبی یا لە کلاسیک یا لە مۆسیقای مۆدێرن ئێمە هەمومان وامان کردووە هەموو کوردەکان کە تەوزیعات بەحسی مێلۆدی ناکەم بەحسی تەوزیعات دەکەم تەنزیم بڵێن ئەرێنجمنت بۆ ئۆرکێسترا دائیما چونکە خۆمان نەمان بووە لەوانە وەرمان گرتووە من لەگەڵ ئەوە هەم کە وەری بگرین بەڵام من ئەڵێم ئێمە کە وەری دەگرین با لە غەربی وەریگرین چونکە غەربی یەک باشی هەیە ئەوی شەوەیە کە بۆ بە جیهانی یعنی موزیکی غەربی بەتایبەت بلوز و جاز و فانک و ڕۆک و ئەمانە پۆپ بۆ بە موزیکێکی جیهانی سەرکەوتنی بەدەستهێناوە لەوە کە هەموو دنیا داگیر بکە ئەمە شتێکی باشە کە شتێکی باشە ئێمە لەوە کەڵگۆرگرین بۆ دەوڵەمەندکردنی مێلۆدیەکانی خۆمان چکە مێلۆدیەکانمان هەیە بەڵام بۆی کە تەوزیعات بکەی تەنزیم بکەی بە دەوری ئەم موزیکا لە موزیکی غەربی بەتایبەت مۆدێرنی غەربی کلاسیکیش خە زۆر باشە لەوە کەڵگۆرگرین کە نەجاحەتی هێناوە لەوە کە بێ بە جیهانی موزیکێکی علمیە هەم کلاسیکەکەی هەم جازەکەی و بلوزەکەی و هەمووی علمیە یعنی شتێکی زانستیە لەوە کەڵگۆرگرین باشترە بۆ دەوڵەمەندکردنی مۆسیقاکەمان تا ئەوەی کە منەوە هەموو جارێ وتووە زۆر کەسیش پێیان ناخۆشە بەڵام ئیتر من مەجبورم بڵێم ئێمە بۆ کەڵگۆرگرین لە موزیکی فارسی یا عەرەبی یا تورکی چونکە ئەوان خۆیان موزیکەکان شەرقیە و موزیکی ئێمە نییە ئەم کەڵگۆرگرتنە لە موزیکی فارسی و تورکی و عەرەبی خراپەکەی ئەوەیە ئەم پیورەتی ئەم بڵێن نازانم بە کوردی چی پێڵێن ئەوەی کە ئەسیل ببێنێتەوە موزیکی پاراستنی موزیکی ڕەسەنایەتی موزیکەکەمان خراپەکە چونکە زۆر نزیکن لە یەکتر مثلا ملۆدیەکی فارسی و کوردی زۆر نزیکن لە یەکتر ملۆدیەکی فارسی و سۆرانی زۆر نزیکە لە یەکتر کە نزیکە لە یەکتر کە تۆ بچی تەوزیعاتەکەش هەر بە فارسی بکەی ئیتر زۆر زوو تەسلیمی فارسیەکە هەبی یعنی ئەبێ بە فارسی زۆر بە ئاسانی ئەبێ بە فارسی بەڵام ئەگەر سۆرانێک بێنی لەگەڵ بلوزابیکەی زۆر ڕابێ بە بلوز ئیتر ئەمە دیارەکە تۆ کەڵکت وەرگرتووە لەوە یا بیکەی بە مۆدێرن بەڵام ئالوودەکردنی موزیکی کوردی ڕەسەنایەتی نەهێشتنی موزیکی کوردی بە موزیکی دەوروبەر کە ئەوانە بە هەموو شێوەیەکی تریش هەوڵەدەن کە ناسنامەی نیشتیمانی ئێمە زەعیفکەن
ئەمە کارێکی هەڵەیە هەمووشمان بەڵام کەڵکمان وەرگرتووە چونکە ئێمە تەوزیعاتمان نەبووە مێلۆدیمان هەبووە گۆرانیمان هەبووە تەوزیعاتمان نەبووە مەجبوور هەر لە زمانی سەی عەلی ئەزغەر و کاوێ ساغا و عەلی مەردان و حەسەن زیرەک و ماملێ و هەموو ئەمانە ئەبینی گوێ لە مۆسیقاکان هی میلەتێکی ترە موزیکەکانی میلەتێکی ترە یا تارێکی ئازەریە لێدا یا عەرەبیە فرقەی بەغایە عەرەبی لێدەن تا تەوفیق فەقیرە گۆرانی کەسومی بۆ لێدەن دوای ئەو مەقامەڵێ یعنی هەر وانە یعنی شتەکان شێوێنراوە بەڵام ئێمە خۆشمان دەستمان هەبووە موزیسیەنەکان خۆشیان دەستمان زۆر هەبووە لەواکە ڕەسەنایەتی موزیکی کوردی کەم بکەینەوە ئاخر هەز ناکەی کاکاوە هەنێک زانیاری لەسەر ئەو شتە نییە بۆ نمونە ئێستا ستیڤی وەندە بڵێ کە ئەڵێ لەسەر ستێج هەر بۆ وای ناوە ستیڤی وەندە یعنی ستیڤی الرائع یعنی نازانم منیش بە کوردی ئەو وشێم بۆ ئێستا بەردەست نابێ بڵێن لەسەر بەڵێ بسەبت بلیمەت ئەڵێ لەبەرەوەی بۆ نمونە خۆی کابرایەک بۆ زۆرینەی کارەکانی بە ئیقاعێکی ڕغی کردووە ئازب نازانم یەکێ لە ئاسفەکانی پاپ بووە یەکێ لە ئاسفی فلوتەکەی بۆ نمونە جاز بووە نازانم ئەم یعنی هاتووە ئەڵێن ستیڤی وەندە گۆرانەیەکی پۆپی ڕۆکی ڕغی جاز وتووە بەڵام لە کوردیا چونکە نایزانین لەگەڵ ڕێزما بۆ هەنێک لە لەوانی کە ئەو قسانە دەکەن ئەڵێ وەزەڵاتەیە کە تۆ باسیەکەی بەڕاستی ئێمە هەنێ جار لە نەزانی خۆمانەوە بڵێن یاخود چۆنەڵی زانیاریمان لەسەر ئەو شتە نییە یەکسەر وەسفێکی وای دەدەینێ لەبەر چاوی خەڵکی ئەخێن بەڕاستی بەڵام بە نمونەی ستیڤی وەندە کە باسم کرد بەڕاستی وایە هەر ڕێک لەسەر ستێجیش کە چۆنەڵێ ئەدائیشەکە هەموو بینەر بەلای خۆیان ڕاکێشێ بەڵام تەنانەت گوێگرەکانیشی ئەوەنە بە زیرەکی و گوێگرن ئەزانن ئاسفەکانی چ ستایڵێ ئاسفەکە و ناڵێن وەڵا هاتووە ئەم ستایڵی شەواندووە ئەڵێ نەخێر هاتووە ئەم ستایڵانەی تێکەڵ کردو شتێکی جوانی لێ دروست کردووە ستیڤی واندر ئەو ستایلانە کە تێکەڵی کردووە ئەنواعی ستایلی بڵێن زانستی موزیکن کە سەرچاوەکەیان لە بلوزەوە دێت هەمویان تقریبان ئەو ستایلانە سەرچاوەکەیان بلوزە و مۆزیکی فولکلۆری ناوچەیەک نییە کە بێنێت تێکەڵی کابێتەوە هەمویان موزیکی زانستین سەرچاوەکەشیان یەکێکە بەڵام تێکەڵکردنی موزیکی فولکلۆر ئێستا کە ستیڤی واندر بێت موزیکی بڵێن بەریتانی لەگەڵ موزیکی فولکلۆری فەڕەنسی لەگەڵ ئەوروپای شەرقی بێنێت تێکەڵیکە ئەوە وای لێ دێت یعنی ئەوە بەڵام ئەو ستایلی ئەوەی کە منیش باسم کرد پێشتر ئەوەیە کە با ئێمەش لەو ستایلانە بەکاربێنین چکە ئەو ستایلانە ینی سەرکەوتنیان بەدەستێناوە لە دنیا ئێمەش بابین فانک و ڕۆک و جاز و بلوز تێکەڵکەین لەگەڵ کوردیا بەڵام تێکەڵکردنی کوردی لەگەڵ فارسی و عەرەبی و تۆزێ ئازەری و تۆزێ یۆنانی و ئەمە هەڵەیە یعنی ئەمە هەڵەیە چونکە ئەمە سەر لە ڕەسەنایەتی مۆزیکاکە تێکەدا بەڵام ئەوی تر کە ستیڤی واندەرێکە ستیڤی واندەر ئەوەی کە ئەو ئەیکا شتێکی زانستی و تێکەڵەیەکی زۆر زۆر جوانە کە منیشەکە بتوانم بیکەم زۆر حەزم لێ بیکەم و بۆ کوردی بکەین ئەمە چونکە ئەمە غەربیە غەربی سەرکەوتنی بدە ئەمە تاریخە یعنی ئەمە شتێک نییە بڵێ مناقەشە بێ من حەزم لە غەربیە تر حەزی لە شەرقیە ئیترمە مناقەشەی بینی من و ئەو بڵێ من حەزم لەوەیە من بڵێ ئەمە شتێکە کە دیارە موزیکی ئەو موزیکانەی کە لە بلوزەوە سەرچاویان گرتووە بۆ بە موزیکی ئیمڕۆی غەربی موزیکی مۆدێرنی غەربی دنیای داگیر کردووە لە خۆراخۆ هەر شتێ ناتوانێت دنیا داگیر بکە زمانی ئینگلیزی خۆ لە خۆرانە بۆ بە زمانێکی کە هەموو کەسێک قسەی پێەکە چونکە زمانێکی کە قابلیت و توانایی ئەوەی هەیە کە بێ بە جیهانی موزیکی غەربی شەروایە بریایەمە بماتوانین ستیڤی واندەرێکمان هەبوایە بە کوردی ئەو شتانەی بکردایە لەناو کوردی بۆ لە مۆداقەی چێتە کاکە بەڵێ
ئەڵم بۆ لە مۆدواقی چێکە ئینشاڵا بۆ لە مۆدوا بتوانین ئەم کارانە بکەین بەڕاستی باشە من یەک دیقەتی یەک شتی ترم داوە با بیکەم بە دوایین پرسیاری بەرنامەکەم ئەگەر کەسێک بڵێن بە فرقەی ئۆرکەسترا گۆرانیەک ئەڵێن واو هەمووی کۆمنت و دەستخۆشی بۆ هینەکە سەیرەکەی لە کاتێکە بەڕێستان بۆن منە با بڵێن ئێمە هەر باسی خۆمان بکەین من و تۆ گۆرانیەکەکەین خۆشترین گۆرانیە بە تەنها کیبۆردێک کردوتە ئەتوانی بەقەدەر فرقەی سەمفۆنیا تۆ تەوزیعاتت بۆ داناوە باشە سەیرەکەی ئەوەنەی خەڵک دەستخۆشی پراودە بەو گۆرانیەوە کە بە فرقەیەکی ئۆرکەسترالی کراوە پراود نییە بۆ گۆرانی من و تۆ کە کردومانەکە بە تەنها کیبۆردێکە ئێخو ئەوەی ئێمەش کردومانە هەر بە کیبۆردێکی غەربی ئێمە بەکارێنین ئەوەی ئێمەش کردوتی بە هەمان شت بۆ ئەم دوو نازانم ئەم دوو ڕایە ئەڵێ چی بەڵێ خۆی من پێم وایە ئەگەر موزیکێک ئۆرکێسترا بیکە خۆی باشترە لەوەی کە یەک کەس بیکات لەبەرچی لەبەرەوەی کە ئۆرکێسترایە بریتێ لە 50 کەس 50 ڕۆح ئەچێتە ناو ئەم موزیکەوە 50 زەوق و ڤیبراتۆ و قەوس و مێشکی ئەم کەسانە ئەچێتە ناو ئەم موزیکە یێتە دەرەوە شتێکی جوانتر دەرەچێت حەیویەت و حاڵەتێکی زیندووترە ئەوە بڵێ بەڵام ئەوە لەسەرەوە ڕاوەستاوە کە تۆ چی ئەنووسیتەوە بۆ ئەم 50 کەسە ئەگەر ئەم 50 کەسە هەموو یەک خەتی هەیە هەموو یەک شت لێە وەکو بڵێن فرقەی کەلسوم 50 کەس دانیشتووە هەمویان یەک شت لێیە یعنی 50 کەس بێ و 5 کەس بێ و 500 کەس بێ هیچ فەرقێکی نییە بەس ئەوەیە دەنگەکە قەبەترە بێتەوە تێکەڵ پێکەڵترە بێ ئەنواعی تیمبرە و تێکسچرە چێتە ناوی بەڵام ئەگەر بڵێن تۆ توانین کوارتێتێکیش بنووسیتەوە 4 کەسە بەڵام بەقەت 100 کەس هارمۆنی و ملۆدی و موتیوی جوانی لێتە دەرەوە لەسەر ئەو ڕاوەستاوە کە کێ ئیشەکە و چۆن ئەیکەی و چەند ئیستفادە ئەکەی لەم کەسانەی کە دانیشتووە یا لەم کیبۆردەی کە دانیشتووە چەند ئیستفادەی لێکەی وەکو ئەو شتانەی کە لەباری زانستیەوە تۆ بێت بیکەی بۆ موزیک کە موزیک کە موزیک شتێکی زانست علمە یعنی ئاوازدانان زەوقە شتێکە بە زەوقە کرێ کۆمپۆزیشن یعنی ئاوازدان بەڵام کە لە ئاوازدانانەوە چووە مەرحەلەی ئەوەی کە تۆ تەوزیعات بکەی ئەرێنجمنت بکەی ئیتر ئەوە علمی پێویستە ئەبێ علمەکەیتە بێ جالەوەیکە بە زەوقت هەبێ ئەبێ علمیشت هەبێ کە بزانی ئەمانە چۆن ڕێکخێ بێتەوە ئەمە ئەگەر تۆ بە شێوازێکی علمی بیکەی اینجا بە کیبۆردێ بیکەی یا 100 کەس دانیشت لێ بدا بەڕای من هیچ فەرقێکی نییە 100 کەسەکە تەبعاً حەیوێتی جوانترە لەبەرەوە سەبەبان نێومان بەڵام زۆر گرینگە کە تۆ چی ئەنووسی بۆ یعنی چ موزیکێک دانێ ئەوە لە هەمووی گرینگترە ئەگەر قابلیەتی ئەوەی هەبێ کە بچێتە ناو گوێی خەڵکەوە لە باری زانستیەوە شتێکی باش بێ و مە بە مستەوا بێ ئەوە باشە ئیتفاق ناکە بەچی کرا بۆ ئۆرکێسترا کراوە بە کیبۆرد بەڵام خەڵکی تر زۆرتر ئەو شتەی ئەیبینن لە بەرچایانە زۆر بە گوێ ناگرن بزانن کوالیتیەکەی میوزیکل کوالیتیەکەی چۆنە چەند ئاستی بەرزە بەڵام ئەوەیە کە قەرەباڵق بێ هەرچی قەرەباڵق بێ پێیان مهمترە ئەوە کارێکی هەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ کاتی بەڕێستان لە کاتم گەتی کاکاوەگیان ئێمە بەداخۆ هاتینە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر هیچ شتێک ماوە جێمان هێشت بێ لە بیرمان چوو بێ یاخود باسمان نەکرد بێ تکایە سەربەست بە لە باسکردنیە من زۆر سپاسی جەناب دەکەم زۆر پێ خۆشحاڵم کە ئەوە احتیمامە دەی بە باسی علمی زانستی بەوەی کە ئێمە بتوانین شتەکان ڕوون بکەینەوە دەست نیشان بکەین هەڵەکان لەکوایە بۆی کە بە هەمومان بتوانین چارەسەریان بکەین زۆر سپاس بۆ بەرنامە سپاس بۆ بەڕێزیشتان سپاس دووبارە کە گەورەتان کردین لە بەرنامەی مروارەکانی غوربەتا لەگەڵمانە بەشدارن خۆشەویستانم من هاتمە کۆتایی بەرنامەی مروارەکانی غوربەت هەتا بەرنامەیەکی تر و دەنگیە مرواری نازداری تر لە غوربەتەوە پێتان ئەڵێین بە نیازی دیداری زوو خواتان لەگەڵ روحت أكيش أزنم خا